پزیشکی باشمان نییە لە بواری مێشک و دەماخە و چەنەها نەخۆش ئەناڵن بەدەستیەوە. حەزەکەم لە داهاتوە ببم بە پزیشکی نەشتەرگەری. چی وای لە تۆ کردو حەزکی نەشتەرگەری بکەیت؟ لە مناڵیەوە ئەتوانم بڵێم ئاواتی مناڵیم بووە کە بگەم بە پزیشکی، بەڵام توانم بڵێم لە ماوەی پێشوە حەزم چۆتە سەر پزیشکی نەشتەرگەری مێشک و دەماغ، لەبەر ئەوەی کە توانم بڵێم لە کوردستانە ئەم بوارە زۆر کەمە و پزیشکی باشمان نییە لە بواری مێشک و دەماخە و چەنەها نەخۆش ئەناڵن بەدەستیەوە. چۆنەوە سەنگانت کردووە کە ئەڵێ لە کوردستانە پزیشکێکی باشمان نییە بۆ مێشک و دەماغ؟ ئەتوانم بڵێم پزیشکە باشەکانمان کە هەمانە ینی ناڵم نیمانە، بەڵام باشەکانمان زیاتر لە خەسخانە ئەهلیەکان یانیش لە نۆرینگەکانی خۆیان دانیشن و ئەو کەسانی کە پارەیان یانیش ئەو وجودیان نییە بچن بۆ لایەن ئەو کەسانە نابینن و من حەز ناکەم لە داهاتوە کەسێکی ئاوا بم، حەزەکەم هەژار و دەوڵەمەند هەمویان بەیەک ئاسێر بکەم و چارەسەریان بکەم. تۆ حەز دەکەی ببیتە چ جۆرە پزیشکێک؟ لە ئێستا دیاریکراو نییە، بەڵام حەزم لێ بم بە پزیشکی گشتی. چی وای لە تۆ کردو پزیشکی هەڵبژێری؟ هەر لە مناڵیەوە خەونم ئەوە بووە، حەزم لە ئەم پیشەیە بووە، پیشەیەکی پیرۆزە و ئەمەوێت یارمەتی ئەو کەسانە بەم کە پێویستیان بە چارەسەر هەیە و لە توانایە نییە یان ئێتە ئەو کەسی کە پێویستی بە چارەسەرە بتوانم یارمەتی بم. هیچ کەسێک هانی داوی کە ببیتە پزیشک یاخود هەر خۆت سەربەخۆ حەزەکەی؟ دایک ماڵەوەمان ئاین زۆر پێم ئەڵێن ئیشەڵا ئەبی بە دکتۆران شتێتە خۆشم زۆرم حەز لێتی. تا چۆن هەوڵت بۆ داوە کە کۆشش بکەی و کۆنمرێ بەدەستبێنی ببیتە پزیشک؟ زۆر هەوڵمانیاوە و بە تایبەت ساڵێک تریش کە ئەبینە پۆلی 12 و کۆتا ساڵمانە و نزیکە بینەوە لەوەی کە بگەین بە ئامانجەکەمان پێویستەکە زۆر هەوڵ بین. تر ئێمە هەوڵی